کۆتایی جژنی ڕەمەزان لە هەموو گەلی مسلمانەکان بە تایبەتی یاریمی کوردستان و شاری کەرکووک بە هیوام بگەنە ڕێکەوتنێکی سیاسی بۆ هەرێمی کوردستان بە هیوام جژنێکی پڕ لە خۆشی و شادی بێ بۆ هەموو گەلی کورد. هەر ساڵ کەیف و خۆشی بن انشاءالله ساڵا بێجی هەموو کورد یەک بن و سەلامەتە انشاءالله. جژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردستانەکەم بە هیوای جێژنێکی پیرۆز لە هەموو گەلی کوردستان هیواداری هەموو کوردستان یەکڕیز بێ و انشاءالله بگەنە ئەنجام. جژنە ڕەمەزانێ بۆ ملەتی کورد تەوی ئەز پیرۆز دکەم و زەویدارم مناسبەتە بۆ ئاشتیە و ئارامiyê ملەتی کوردا هەر چار پەرچەیە کوردستانی. کەوانەی هاتنی جژنی ڕەمەزانی پیرۆزبایی لە تەواوی مسلمانانی جیهان دەکەین بە تایبەت پێشمەرگەت قەهرەمان کورد چەپەرێت شەڕی هەردەم و هەردەم بەرەنگاری دوژمنان و نێڕەم بووینەوە تایبەتی دەستێدای کە شەهیدە ماجد کەین جژنەوان پیرۆز بیت ئینشەڵڵا و جژنە ببتە مایەی خێر و خۆشی و هەموو لایەنەکان ئینشەڵڵا پێکەوە تەوا بن و چاویانە و میلەتەی بیت کە پێکەوە حکومەت پێک بێنن و ئینشەڵڵا سەرکەوتو دەبن هەموو لایەک.